لە مێژوودا میلەتی کورد تەنها لەو ستەمانەی دژی ئەنجام دراوە لە پێش نییە، بەڵکو پێشەنگی ئەو گەل و میلەتانی دنیاشە کە وەک پێویست نایانتوانیوە خەرەبووی مادی و معنەوی ئەو زیانە نەوەربگرنەوە کە وەک ستەمێک لە قۆناغێکی مێژوویدا دژیان ئەنجام درا. هەڵەبجە قوربانی مافوەرنەگیرا و زامێکی لەبیر نەکرا و برینێکی ساڕژ نەکراو. سڵاوتان لێ بێم کاتتان باش. ماوەی 12 ساڵە مەلەف لە دوای مەلەف کۆ دەکرێتەوە بۆ ئەوەی کەیسی کیمیابارانی هەڵەبجە لە دادگایەکی نێودوڵەتیدا بسەلبێنرێ کە تاوانێکی دژەمرۆیی بوو و کۆمەڵێک لە وڵاتە ئەوروپیەکان لە ڕێگەی کۆمپانیاکانیانەوە چەشی شیمیاییان فرۆش با ڕژێمی پێشووی عێراق و ئاویش لە دژی میلەتەکەی خۆی لێرە لە هەڵەبجە بەکاری هێنا. ئەو کەیس و مەلەفانە چیان بەسەر هات؟ ئایا بۆچی دادوەر لە دوای دادوەر لە دادگای بەلای هەڵەبجە دەگۆڕێ و کەیسەکە بەرەو پێشوونێکی ئەوتۆ بەخۆی نابینێ؟ کە سوکار و وارسی قوربانیان و کیمیابارانی هەڵەبجە چی دەڵێن لەبارەی تاونەبوونی ئەم مەلەفە؟ لەسەرم پرسە لە برکۆڵی ئەم جارە لەگەڵمان. مناڵەکانم جاری وا هەیە پرسیارم لێکرد، پرسیارەکەن ئەڵێ باوکە تۆ خۆت بۆ دەرچووی بۆچی نەرکم یا بۆچی باپیرم دەرنەکرد؟ ئەم پرسیارە خەفەتایە بە تۆ؟ سۆر مەراق. 33 ساڵە وامێنات و باوەکە یەک شوی ئارام لێ. مزەفەر ئەسکەندەر 42 ساڵ تاقانی ڕزگاربووی خێزانە حەوکەسیەکەیەتی لە کیمیابارانی هەڵەبجە. ئەوەی بۆی ماوەتەوە تەنها 4 وێنەی ئەندامانی خێزانەکەیەتی. لە بەختی ڕەشی ئەودا وێنەی 2 کەسی خێزانەکەشی بوو هەمیشە لێون بووە. دەبێ چی قەرەبووی لە دەستدانی ئازیزەکانی بۆ بکاتەوە؟ ئەمەش وێنەی شەیدەکانوانە. ئەمە باوکمە ئەسکەندەر عەبدوڵڵا عەبدولکەریم، ئەمەش دایکمە بەس بەداخەوە وێنەی نەماوە بەڵقی سالم حەمەکەریمە. ئەمەش فەریدەی خوشکمە لە خۆم گەورەتر بوو تەمەنی 1970. ئەمەشیان چنووری خوشکمە، ئەمەیان بێزمان بوو کەرولاڵ بوو. چنوور ئەمەیان مواردی 1970ە، ئەمەشیان ڕەفیقی برامە 1975. ئەمەشیان تاریخ هەر بەداخەوە وێنەی نەماوەش. مناڵەکانم جاری وا هەیە پرسیارم لێکرد، پرسیارەکەن ئەڵێ باوکە تۆ خۆت بۆ دەرچووی بۆچی نەرکم یا بۆچی باپیرم دەرنەکرد؟ ئەم پرسیارە خەفەتایە بە تۆ؟ سۆر مەراق. وەڵامێکی هەیە بۆ ئەوان کە پێ دەڵێن بۆ ئەوان دەرنەچوون تۆ دەرچووی؟ من تەواو ئەوان ڕۆحیان شاد بێت، بەس خۆزگە منیش نەما قەت خۆم ناوێت. هەر کاتێک من یادی کیمیابارانی هەڵەبجە بێتە فرمێسکە ناتوان خۆم ناگرم، بەدەست خۆم لێ چونکە دایکایەتی و باوکایەتی زۆر گرنگ بە زۆر کەس نازانێ، هەرتاوەکو کەس لەدەست نەدی کەس نازانی چۆنە. چی بە وڵاتاناڵی کە هۆکار بوون و چەکیان فرۆش بە ڕژێمی پێشووی عێراق بە یەک دیار پێم بڵێ؟ من ئەو هۆکاری ئەو ڕژێم ئەوانەی کە چەکیان فرۆشتووە خوای گەورە لە ناو غەزەبی خۆیان غەرقیان کە ئینشاءڵڵا، چونکە ئەوانەی ئێمە یعنی سۆزی دایکایەتی و باوکایەتیان لە ئێمە سەندەتەوە. بێجگە لە مزەفەر 31 کەسی دیکە وەک تاقانەی کیمیابارانی هەڵەبجە لە ژیاندا ماون، وەک ئاراز عابد و ئەکرەم و ئیکرام و زەمزەم و خەرمان و ئالان و ئیدریس و تاهیر و سوعاد و شایستە و سەروەر و بەیان و کامەران و سەبیحە و نەسرین و یادگار و نیهایەت و هونەر و خانم و زینە و تەلیعە، لەگەڵ شادان و دڵشاد و ئیسماعیل و محەممەد و عومەر و فەرید و حەمەخان عەبدوڕەحمان. دەچمە ماڵی حاجی تاهیر تاقانە کە ئۆتۆمبیلێکی مۆدێل کۆن بۆ هەموو وشەکانی بەکاردهێنێ. ئەو خاوەنی هەر شەهیدە و ئەلبومی وێنەکانی نیشانی ئێمە دەدات بۆ یادەوەریەکانی بەر لە 32 ساڵ دەگەڕێتەوە. ئێمە ئومێدێکی زۆر گەورەمان هەیە بەوەی ئەو کۆمەڵە پارێزەرێکەوە هەڵساون بە پێشکەشکردنی ئەم داوایە لەسەر کۆمپانیەکانی کە یارمەتی ڕژێمی ڕابردووی عێراقیان داوە بۆ پێدانی چەکی کیمیاوی و قەڵاچۆکردنی کورد و جینۆسایدکردنی. ئومێدمانەیە کە ئەم کەیسە بەرەو پێشەوە بڕوە و لە کاتێکی زووە لە زووترین کاتەکە قەرەبووی ئەم خەڵکە بکرێتەوە کە خاوەنی ئەم ژمارە زۆرن لە شەهیدانی ئەم شارەکە نزیکەی 5,000 کەسە. بۆ جەنابەت قەرەبووی مادی گرنگە یان نەخێر قەرەبوویی معنەوی بۆ تۆ گرنگترە؟
وڵی خۆی ئێمە زۆر داوامان کردو لەوەی کە بە تایبەتی کە سوکاری شەهیدان لەم شارە قەرەبووی معنەوی زۆر گرنگە بۆیان نەک مادی مادیش لە ڕووی معنەویەوە قەرەبوویەوە کرێت لە ڕووی معنەویەوە زۆر جار وتومانە ئێمە ئەبێ ئەم خەڵکانی کەوا خاوەنی شەهیدێکی زۆرن وەکو تاقانەکان وەکو ئەوانەی کە بۆ نمونە 10 شەهید 8 شەهید 9 شەهید 7 شەهید هەیە لەم شارە بەڕاستیە بۆیە جیاواز بۆیە لە خەڵکە بۆیە شتێکی بۆ بکرایە. ماوەی 12 ساڵە لەلایەن تیمی گروپی دادوەری لە هەرێمی کوردستان کار لەسەر کۆکردنەوەی بەڵگەنامە دۆکومنتەکانی تاوانی کیمیابەرانی هەڵەبجە دەکرێت تا ئەم ساتە زیاتر لە 5,000 سکاڵای وارسی شەهیدان و بریندارانی چەکی کیمیایی وەرگیراون. ئەگەرچی لە سەرەتاوە ئەو کەسانە زۆر نەبوون کە بریکارنامەیان کردوتەوە بۆ پارێزەرەکان. خەڵک بێئومێدێکی زۆری هەیە. خەڵک لە سەرەتاوە نەهات بریکارنامە بکاتەوە بریکارەکان متمانەی نەبووەوە کە ڕۆژی هەبێ داوا تۆمار پێ قەرەبوو وەربگرێت چ مادیەمانەی بەڵام دواتر وەکال بریکارنامەکە کاتەوە ئومێدێکی کزەوە بەڵام لەگەڵەوەشە خەڵک ئومێدی نییە چونکە لە زۆر حاڵاتی ترا زۆر کەیسی ترا بێ ئومێد بووە لەوەی کە بە دەرەنجام بکات بەڵام دوجار خەڵک ئەگەر چاوەڕوانیکیش بێ ئەگەر تروسکایەکیش بێر چاوەڕوانی ئەوەیە کە ڕۆژێ بەماجە جنابش داوای لێکەی بە ئومێد بن بێگومان ئینسان هەرگیز بێ ئومێد نەبێ وەکوتمان هۆڵۆکۆست کە زۆر کەس باوەڕی بەوەش نییە کە حقەتێکی هەبێ لە جەنگی جیهانی دوو هەموو هەوڵیان داوە تا گەیشتون نەتیجە ئێستا زۆربەی وڵاتەکانی دنیا ئەترافیان پێکردوون ئەرمەنەکان هەر بەردەوامن هەموو کارەساتی ڕۆندا تووچی و هۆتووەکان هەموو کارەساتانی پاشتیش کارەساتی یەزیدیەکان و وڵاتی خۆمان کارەساتەکانی تر بە هەمان شێوە لە هۆڵی ئەوان بە جینۆساید ماسەرە لەم کارەساتانە نابێ بێ ئومێد بین. کۆمەڵێک پارێزەری بیانی و ناوخۆیی سەرپەرشتیم کەیسە دەکەن تا ئێستا چەندین دانیشتنی دادگای بەرایی هەڵەبجە لەو بارەیەوە ئەنجام درراوە. یەکەم دانیشتن لە 13 2018 ئەنجام درراوە. کورسی داوا لێکراوەکانیش کە کۆمپانیا جیهانیەکانن بەردەوام چۆڵە لە چەند وڵاتێکی ئەوروپیش سکاڵا تۆمار کراوە. بالنسبة أم كيسوا يعني داول خلق كم توظف بشدريج من تبارد من بابته لبروي كاتك كسك بشويك أساي أشرت محكمة معاملاتك بسيطية دعواك أساي هي براستي بلاني كم وصالك إبتها محكمة حكمي بابات دعواك بمشي ويا جورا كومالك أوراق ڕووداوی چوە مێژووی کارەساتێکی وە کارەساتێکی وا گەورە کە کۆمەڵێک هەزارها بڵگەنامە لە خۆ ئەگرێ کاتێکی زۆری ئەوێ بووی محکەمە بە ئاراستێکی باشە بڕۆ ئیجراتەکانی خۆی بکات قەرارێکی دروست بکات کە لە بەرژەوەندی کەسوکاری قوربانی تێچووی کاری گروپی دادوەری و تەواوی ئۆفیسەکانی ئەم کەیسە کە لە هەڵەبجە و لە سلێمانی و لە هەولێر ئۆفیسیان هەیە ڕاستەوخۆ لە ئەستۆی پارێزەرە بیانیەکانە بە زۆرێک ڕێککەوتنیان کردووە ئەگەر هات و قەرەبووی مادی بۆ قوربانیان وەرگیرایەوە بەشێک لەو قەرەبووە بۆ ئەوان دەڕوات وا دیارە دڵنیایی تەواو هەیە بۆ سەرکەوتنی ئەم کەیسە. چێ دامی مادی ئەم پرۆسەیە ئاکات؟ ئەو دەستە پارێزەرێکی ئێمە عەقدەکەمان لەگەڵ کردوون حسەیەک لەو قەرەبوو ئەوان وەرەگرن بۆ خۆیان و لەبری ئەو حسەیە هەموو ئەو تێچوونانەی کە ئەکرێت چ بۆ بردننی شاید حاڵەکان بۆ دەرەوە کە جەلسەیە کرا لە فەڕەنسا تیمێک لێرەوە کە بران لەسەر ئەوان بووە و لە هەمان کاتیش هەموو ئەو تێچوونانەی کە ئێستا لێرە ئەکرێەوە لە سلەیمانی و پێشتریش کە لە ئۆفیسێکمان لە هەولێر بوو هەمووی لەسەر ئەو گروپە پارێزەرێک ئەوە کرد کێشەیەکی بینی دوو خێزان هەبوو لەسەر مڵکێک لە بینیان هابوو شەو هاتبوو لە ماڵ خۆمان ئەوێت ئەگەر ئێوە دڵنیان لەم دوو ساڵە لەم ساڵە ئەو پارە وەرەگرین باید مەبچین پارەی بۆ قەرزکە مڵکەکە بکردنەوە کێشەکەمان مەبەستمەوەی خەڵکەکە ینی دەتوانم بڵێم سەبری نەماوە و ئەڵێ کاتێک کە من مردم خۆشێتی پاشە هەموو ساڵە بەڵێ خۆی بەڕاستی ئەمە زۆڵمە لەم خەڵکە کراوە. سەرۆکی تیمی پارێزەرانی کەیسی وەرگرتنەوەی قەرەبوو بە قوربانیان کەسێکی بەڕێگەز ئەمریکیە بە ناوی گاڤرێل مایرۆن ئەو لە نووسنگەکەی خۆی لە ئەمریکا بەردەوامە لە کارکردن لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی سکایپەوە گفتوگۆی لەگەڵ ئەنجام دەدەین. گاڤی لە ساڵی 2005 هاتۆتە عێراق و لە ساڵی 2010دا دەستی کردووە بە کۆکردنەوەی بەڵگەنامەکان لە دژی کۆمپانیەکانی فرۆشی چەکی کیمیایی. Okay, thank you for your interest. زۆر سپاس. سپاس بۆ تۆ. So in 2000 یەکەم جار لە ساڵی 2005 هاتمە عێراق و لە بەغدا نیشتەجێ بووم بۆ ئەوەی ئەو کەسانە ببینم کە بۆ هۆی ڕژێمی سەدام حوسێنەوە ڕوبەڕووی ئازار بوونەتەوە و تاڵاویان چێشتووە.
دواتریش هاتمە کوردستان و ڕزگاربووان و کەسوکاری قوربانیانی ئەنفالم بینی و توێژینەوەیەکمان کرد کەوا سەدام حوسێن کام جۆرە چەقی لە هەڵەبجە بەکارهێناوە لە دژی میلەتەکەی خۆی بۆ ئەوە گەڕانکەوە لە کوێوە ئەو چەکانی هێناوە ئایا لە واشنگتن یان بەرلین بۆ و دواتر هێناوێتی بۆ بەغدا و کوردستان دواتر بۆمان دەرکەوت چەند کۆمپانیایەکی کەم بۆ کە توانیویانە چەک بۆ سەدام حوسێن بنێرن لەبەرەوە بڕیارماندا لەگەڵ ئەو کۆمپانیانەی بازرگانی بە چەکی کۆمەڵکوژەوە دەکەن ڕوبەڕوو ببینەوە بە پێی یاسا و پێیان بڵین ستۆپ وەستن. بۆچی گرنگە دوای 32 ساڵ لە تاوانێکی میابەرانی هەڵەبجە قوربانیەکان و کەسوکاریان بێن داوای مافی مادی و معنەوی بکەنەوە. گرنگەکە لەوەدایە ئەمە تاوانێکی زۆر ترسناک بۆ و ژن و منداڵ و کەسی بێتاوانی کوشتووە بۆیە ناتوانرێت حسابی بۆ نەکرێت و بەجێبی هەڵدرێت هەر بۆیە گرنگ بوو کەسێکی وەک عەلی حەسەن مەجید لەسەرکەی سی هەڵەبجەش دادگایی کرا زۆر گرنگتریش دەبوو ئەو کۆمپانیانەش لەبیر نەکرانایە لە کاتی دادگایی باڵای تاوانەکانی عێراق و دادگایی سەرانی باڵای پێشووی ڕژێمی عێراق. ئاستەنگ و گرفتەکانی بەردەم ئەم پرۆسەیە و کارەکانتان چییە؟ زۆر لە حکومەتەکانی دنیا پارێزگاری لەو کۆمپانیا گەورانە دەکەن کە کاتی خۆی بۆ کارە هەستاون زۆر قورس بوو دۆزینەوەی بەڵگەکان بۆ نمونە کارکردن لە کاتی دەستخستنەوەی مافەکانی مرۆڤدا گەورەترین کێشەی شاردنەوەی بەڵگەکانە و دەست نەکەوتنی تەواوی دیکۆمنتەکانە. ئایا تا چەنە گەشتبینن ئەم کەیسە بگاتە ئەنجامێکی دڵخۆشکەر؟ بەڵێ گەشتبینم لەبەرەوەی هیچ کەیسێکم نەبووە ئەوەندە بەڵگە لە بەردەستدا بێت. هەموو ئەو کارگە و کۆمپانیا گەورانە دەیانزانی کە سەدام ئەو چەکانە بەکاردێنێت لە دژی خەڵکی. ئەو چەکە بەرامبەر بارزانیەکان و ئێرانیەکانیش بەکار هاتووە و ئەوانیش دەیانزانی. بەڵام فرۆشتویانە بۆ ئەوەی قانزاجی زیاتریان دەست بکەوێت. لە عێراقدا 5 یاسا لە کاتی خۆی بۆ وەرگرتنەوەی ماف بۆ مافخوراوەن دەرکراوە. یاسایکی تایبەت بە قوربانیانی ڕەفحا کە ژمارەیان 11,000 کەس بوو دەرکرا. هەموو ئینسانێکی یاسایی هەست بەوە دەکات کە دەوڵەتی عێراقی وەکو دەوڵەت بەرپرسە لە وڵاتی کورد. سەدام ئیعدامەکرا، عەلی حەسەن مەجید ئیعدامەکرا، ئەویتیان سژ نەکرێ من چی بکە بەدوای چۆن بڕۆم بەدوای مڵکوماڵی ئەوانە بگەڕم بۆی کاوە تەعویزاتی لێوە بگرن پاشان خاوەن تەعویزەکان ئەوانەی کە داوای تەعویزەکەن بە هەزارەها کەسن یەک کەسیش هەرچی ئەملاکی هەیە بەشی ئەوانەوەی ناکات لەبەرەوە منتەقی تیانە کە بڵێ ئەو قانونیە کوردەی کە لەناو ئەو دەستەیە بۆ عەقلی بە مەسەلەی نشکاوە عەقلی پێشکاوە بەڵام دیارە لەوانەیە مۆزوعەکە مۆزوعی سیاسی بێت و دەرزەوە دەرخۆ نەکرابێ کە ئومێدەوارم وانە بوو بێت بڕۆی جەنابەت عەقڵێتێکی شۆڤێنی تا چەنە بەدوای حکومەتە یەک لە دۆیەکانی عێراق زاڵ بووە بۆ ئەوەی قەرەبوو بۆ هاوڵاتی کورد بۆ قوربانیانی دەستی ڕژێمی پێشووی عێراق نەبڕێتەوە وەرنەگیرێت. یعنی کاکەڕۆن پێم وایە دەوڵەتی عێراقی ئەرکانی دەوڵەتی عێراقی ئەوانەی کە پیان وتر پیاوانەکانی پیاوەکانی سوڵتان دەوڵەتی عێراقیە لە ڕووی تێڕوانینیان بۆ مەسائلە شۆڤینەکان بۆ نەتەوەکانی دیکە بۆ ئاینزاکانی دیکە هیچ گۆڕانێکی بەسەرا نەهاتووە. ئەو کابرایەک بوو دەستی کردو بە کۆمەڵێشتەوە معارزەکانی خۆیە کوشت شیعەیە کوشت و سوننەیە کوشت و یەکجار سەدام بڵێ دوای ئەوانش ئەوەی کات ئەویش هەرەمان شتێک کرد. بەڵام کەرەستە و دەستپێکە بە قووەتەکانی کە پێوتر کەرەستەکانی ئیبادەکردنی خەڵکی بەدەستەوە نەبوو بەڵام بۆ کەرکک هار بۆچی هەرچی دەسەڵاتا بوو کردی لە حەسار بوو کردی لە مەعاشبڕین بۆ شانەی هەمگربوو پێم وایە عەقلیەتە حەزی بە قەرەبوو نییە بۆ کەسوکاری بەڵام ئەبێ هەرێمی کوردستان ئەو جوود دەبکات. فرانس ڤان ئانڕات هۆڵەندیە و 78 ساڵ تەمەنێتی تاوانباری جەنگە لە هەشتاکانی سەدەی ڕابردوو چەکی کیمیایی بە ڕژێمی پێشووی عێراق فرۆشتووە. عێراق بەڵپێی ئەندامی دادگەی نێودەوڵەتی نییە تاوانەکەشی لە پێش ساڵی 1990 ئەنجام درراوە ئەوە ناتوانێت سکاڵای نێودەوڵەتی لە دادگای لاهای لە هۆڵەندا تۆمار بکات. لە سلێمانی ئۆفیسێکی تایبەت بە ئامادەکردنی بریکارنامە و بەڵگەنامەکان و ڕێخستنی کاری پارێزەر و ئیداریەکان هەیە لێرە کارەکان ڕێک دەخرێت. داوای 1 ملیۆن دۆلار بۆ هەر شەهیدێکی کیمیابەرانی هەڵەبجە لە کۆمپانیەکان کراوە. ئەم بەڵگەنامانە هەمووی بەڵگەنامەی قوربانیەکانی هەڵەبجەن قوربانیایی کیمیابەرانی هەڵەبجە پێگاتۆ لە راپۆرتی پزیشکیان و ئەو راپۆرتانەی قەسام شەرعی و شادەوە فاتۆ ئەوانی کە بۆ هەر کەسێک پێویستە بسەلمێنرێکە لە ڕۆژی ڕووداوەکەیە شەهید بووە. هەمووی لە هەڵەبجە کۆکرێتەوە ستافمان هەیە لە هەڵەبجە هێنەوە بۆ ئێمە لێرە کۆیانەکەینەوە داخلی سیستەمیانەکەین سکانەکرێت و داخلی داتابێسی خۆمانیانەکەین. داوای چەندێک کراوە بە بڕ لە ڕووی مادیەوە کە بۆ هەر شەهیدێک وەربگیرێتەوە بەڕاستی. وەکو لە جەلسەکان ئاباس کراوە و حاکمیش پرسیاری کردو داوای 1 ملیۆن دۆلار کراوە بۆ هەر شەهیدێک بۆ شەهیدێک لەو کۆمپانیانە لەو کۆمپانیانە کە دەستیان هەبووە لە فرۆشتنی چەکی کیمیایی.
کۆمپانیای ئەو وڵاتانەی سکاڵیان لە دەست تۆمار کراوە بریتین لە کۆمپانیەکانی وڵاتانی هۆڵەندا، فەڕەنسا، ئەڵمانیا، لوکسمبۆرگ، بەلجیکا و چەند وڵات و کەسایەتێکی دیکە. لە سەرەتادا ناوی 548 کۆمپانیا تۆمار کراوە کە هەر یەکیان بە جۆرێک پشتیان لەوە هەیە کە چەکی کیمیایی بەدەستی ڕژێمی پێشووی عێراق بگات. لە 175 کۆمپانیەکانیش ئەڵمانین، بەڵام دواتر لیستەکە بۆ 20 کۆمپانیا کەم کراوەتەوە. داوای قەرەبوویان لێ دەکرێت لە دادگای بەرایی هەڵەبجەش لە ماوەی 2 ساڵدا تا ئەم ساتە 4 دادوەر لە ناو ئەو کەیسەدا گۆڕانکاریان تێدا ئەنجام دراوە. لەسەر ئاستی نێودوڵەتی کارەساتی بچووکتر بۆ مەرگەساتێکی کەمتر لە هەڵەبجە هەبوون، بەڵام توانرا قەرەبووی مادی و معنەویان بۆ وەربگیرێتەوە. نمونەی قەرەبووکردنەوەی کۆمەڵێک تاوان کە لەلایەن چەند وڵاتێکەوە ئەنجام دراون. جوولەکەکان لە تاوانی هۆلۆکۆست کە لە ساڵی 1941 بۆ 1945 لەلایەن ئەڵمانیای نازیە و دژیان ئەنجامدرا بە چەند قۆناغێک قەرەبوو کرانەوە. هاوڵاتیانی سیرالیۆن لە ئەفریقیا پاش ئەنجامدانی تاوان لە دژیان لەلایەن حاکمی وڵاتەوە لە نەوەدەکانی سەدەی ڕابردوو دواتر قەرەبوو کرانەوە. یۆگۆسلافی و سربیەکان لە ساڵی 1992 تاوانیان دژی بۆسنیەکان ئەنجامدا، بەڵام دواتر قەرەبووی بۆسنیەکان کرایەوە. ئەڵمانیا قەرەبووی زۆرینەی وڵاتانی کردوتەوە کە لە خۆناغە مێژوویەکاندا داگیری کردبوون. شیعەکانی عێراق زۆرینەیان قەرەبوویان بۆ کرایەوە بە زیاتر لە 46 ملیۆن دینار. عێراق خەڵەیەکی گەورەی کرد لە قانونی ژمارەدە 2005 تەنها سەدامی تاوانبار کرد و ژێمەکەی، بەڵام سەدام نەئەبووە خاوەنی چەکی کیمیاوی. ئەگەر کەسێک لە دەرەوە یارمەتی نەدا دەوڵەت نەبوون، بەڵام شەریکات بوون. دوو محکەمەمان هەیە بەڕاستی. ئێمە محکمەیەکمان هەیە 2013 بضبط 13/6/2013 لە فەرەنسا سکاڵەمان تۆمار کرد دژی 3 کۆمپانیایەکی فەرەنسی. هێشتا لەو کاتە تاکو ئێستا لە تەوری تحقیقە، ئەوەنە دوکمنتی زۆرە لەسەر لە فەرەنسا نەگەیشتووە تۆری ئەوەیە کە بچین ئەوەی هەڵەبجە لە یادی 30 ساڵەی بۆمبارانی هەڵەبجە لەبەر مەسئلەی عاتفی و هینەکە 2010 هاتین لە هەڵەبجە کەیسێک سکاڵایەکمان تۆمار کرد دژی 20 کۆمپانیا و کەسایەتیەک 4 کەسایەتی عێراقیشی تێدایە، جگە لەوان مدیری و کۆمپانیەکان و خاوەنی ئەو کۆمپانیانە سکاڵەمان تۆمار کرد. کە ئەو سکاڵەمان تۆمار کرد تقریبا زۆربەی بەڵگەنامەکانمان پێشکەش کرد بە جەنابی حاکم هین، بەڵام ئشکالێکشمان هەیە، ینی ئەوە لە 2010 ئەمە چوارمین حاکمە، هەر ڕۆژێک ینی هەر 6 مانگێکیان ساڵێک حاکمێکە گۆڕەیە. هۆکارچێ نازانم سیستمی ئیداریەکەی هێنا اینجا خەڵکەکە لێرە بە هەڵەت حاکمێکە گۆڕێ ئەوێ هەر سەر لە نوێ حاکمێکی دیکە تێبگەین تۆ لە کەیسەکە نەهار ئەوەش ئەمان ئەم خەڵکە بە چاوێکی سووک تەمەشای ئەم محکەمەکە. ئەم محکەمەیە لە محکەمەکەی سەدام گرنگترە. چیمان کردوتمان لێرە ئەتوانین محکەمەکە بکەین کە حکمان وەرگرت، ئەو کاتە ئەو حکمە ئەتوانین بیبێنە لە ئەو وڵاتانی بابنێن لە پاریسە لە دامی ئەو کەیسەکەین. زائدەن ئەڵمانیا هەر لەوێ دادگایکردنی ئەو کۆمپانیا ئەڵمانیەکانە بۆ ئەوەیە ماوەی دادگاکردنی ئەو کۆمپانیانە لەوێ کورتکەینەوە. لەم کەیسەدا داوای قەرەبوو بۆ منداڵانی ونبووی هەڵەبجە نەکراوە. ئەو دۆخش نیگەرانی دروست کردووە. لەناو ئەم دۆسیە کەیسی منداڵانی ون بوو بە ڕاستی جێگەی نەکراوەتە، چونکە ئەم کەیسە بەدەل لەوەی کەیسێکی هەڵەبجێ بکرێ بە کەیسێکی نێودەوڵەتی لە ڕووی ئەم دۆسیەوە لیژنەیەکی بچووک ناتوانێت کەیسێکی ئاوا گەورە بەڕێوەبەرێ، چونکە ئەمە کەیسێکی زۆر زیندووە لە بینی دوو وڵاتایە، وەک وڵاتی عێراق وڵاتی ئێران لەسەر ئاستی بەڵای ئەم دوو وڵاتە قسەی لەسەر کرێت. ئێرە ماڵی یەکێک لە قوربانیانی شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستانە کە لە ساڵی 1970 بە هەمان شێوە کیمیاباران کرا. ئەمان خانەوادەی حاجی ڕەحیمی واحیدی سەرۆکی ئەنجومەنی داکۆچی لە مافی قوربانیانی چەکی کیمیایی شاری سەردەشتن. ئەم خانمە بەرکەوتەی چەکەکەی و باز لەوە دەکات 33 ساڵە بەهۆی کاریگەری ئەو چەکەوە هیچ شەوێک نەبووە بە ئاسوودەیی چاوەکانی بچێتە خەو. ڕشیلا بڕای لێرە زۆرە
قوربانیانی سەردەشت تەنها ڕژێمی پێشووی عێراق ستەمی لێ نەکردوون بەڵکو کۆماری ئیسلامی ئێرانیش نایەوێ ژمارەی دروستی قوربانیان وەک خۆی بناسیێنێ بۆ نمونە 8,000 کەس لە سەردەشت بەرچەکی کیمیایی کەوتون بەڵام لە لای دەوڵەت بە 1600 کەس لە قەڵم دراون ژمارەی شەهیدانیشی بە 130 کەس داناوە لە کاتێکدا ژمارەکە زۆر لەوە زیاترا ئەوانە چەند ساڵی ڕابردوو بۆ 16 کەس کە سکاڵیان تۆمار کردووە هەریەکەیان تەنها 1000 یۆرۆیان وەکو قەرەبوو لە فرانس فان ئانڕادی هۆڵندی وەرگرتوێتەوە. ئەمە کۆمەڵی قوربانێکی میێبارانی سەردەشت لە ساڵی 1984 خۆماندا مەلەفێک کرایەوە لە دادگای شاری لاها متهمەکەشی ئاغای فرانس فان ئانڕاد بوو کە لەلایەن ئێرانەوە ئەوەڵین کەڕەت ئەنجومەنی کۆمەڵی مەحاد لە هۆلەندا بەشگادەکەی کردەوە لەگەڵ ڕێکخراوەی چاک ئیستادیکارەکەی لەدا بوو دوای ئەمە ژواری ئەو کەیسەی بووین لەو کەیسەیدا دوای هاتوویەکی بێحەد زۆر هاتنی هێتی قەزایی هولەندی بۆ ئێرانێ و هاتن لە سەردەشت سێ شەوانمانەوە لەگەڵ خەڵکی دانیشتنیان دانا ئەو شکایەتێکەمە کردمان لەو مەلەفەیدا وەکو جەنایەتی جەنگی شکایەتمان کرد کە خۆشبەختانە لەو پەروەندەیدا ئاغای فرانس فان ئانڕاد مەحکوم بوو و دوایکە ئیستینافیش داوری ئیستینافەکەیدا بە حکومەکەی 12 ساڵەوە ئیزافە بوو بە تۆری نەمادیش دەنەزەر یارمەتی مادیشەوە بە پڵی کەمیش جەریمە کراکە بەداخەوە ئەو ئاغای ئانڕاد یا سەرمایەکەی نەماوە یا زیرەکی کرد و سەرمایەکەی بە نێوی خزم و شتوایی کرد بوو شتێکی وای نەبوو لەو ئاخیرانە دەتەی 2 ساڵی ڕابردوو بۆ هەر نەفرەی تەقریبەن فکرکەم لەبەری 1000 یۆرۆ یا 1500 یۆرۆیەکیان دانێ ئەو ئەفرادانی کە شکایەتیان کرد بوو بۆچی هەمویان سکاڵیان تۆمار نەکرد تەنها 16 نەفەر سکاڵای تۆمار کرد و تەنها 16 نەفەر قەرەبووی مادی وەرگرت کە بڕێکی زۆر کەمە وەک جەناب دەڵی تەنها 1000 یۆرۆ بۆ هەر کەسێکیان بۆ وڵی سکاڵاوانەکە بخۆ دەزانانی کاری یاسای بینالمەلەلی شرایەتێکی خاصی خۆی هەیە شتێکی زۆر حاسان نییە بخۆ دەزانی هەتا لە کاری یاسای دەوڵەتی گەنۆ خۆشتدا کارێکی زۆر سەختە کە بتێت ئەو کارانە هەڵسوڕنی بودجەیەکی کەلانی دێ پوڵێکی زۆری دەوێت لەگەڵ کۆمەڵی قوربانیەکی میێبارانی هەڵەبجە زۆر لێگی نێزیکین و هەتا ئەو کەیسەی کە ئێستا 12 ساڵە خەرێکی دەبن لە ساڵەکانی ئەوڵەدا ئەمە لەگەڵ وەکیلەکانیان دانیشتین قسەشمان کرد چون ئەمین بە کاروان ئەو جەنایەتێکا دروستە لە دوو سنووراندا لە دوو دانا دەوڵەتاندا بووە وەلی ئەو سنوورت ئەوەی ئەمەی لێک زۆر کردوێتەوە حتا ئەمە پێکەوەتر بین دەتوانین مەزڵومیەتی خۆمان بە جەوای دنیا چاکتر ڕابگەێنین و بتوانین چاکتر حەقی قوربانانی کیمیایی خۆمان وەرگرین وەتی دەکەوە کاربین کە پشتی یەک دەکەین بەرپرسانی وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوان لە حکوومەتی هەرێمی کوردستان نایشارنەوە کە بەرپرسانی عێراق سیاسیانە مامەڵە لەگەڵ کەیسی کیمیابارانی هەڵەبجە دەکەن بەداخەوەش نە لەلایەن ئەندامانی پەرلەمانی سوننەی عێراقی و نە لەلایەن ئەندامانی پەرلەمانی شیعای عێراقی هاوکاری و پاڵپشتی بڕیاراتی دادگای باڵی عێراقی نەکرایە نیان ویستیە بینە لیڤڵێکی بەرز و هەروەها پاڵپشتی پێکهاتەکانی تری عێراقیشیان نەکردی هەر یەک و زیاتر هەوڵیدا ئەستیغلالی دەسەڵاتی خۆیان بکەن لە بەغدا بۆ خەڵکی خۆیان و بۆ شارەعی خۆیان لەسەر حسابی شارەعی پێکهاتەکان تا چەنە گرنگم کەیسێک لای بێتەوە قەرەبوویە گوەر بگیرێتەوە کە ئایا بە بڕایەوە ئەو قەرەبوو تەنها بە قەرەبێکی مادی بێ بۆ کە سوکاری قوربانیان یان نەخێر لەوە گرنگترە بۆ ئەوی جاریتر ڕێگە لەوە بگیرێتەوە جێنۆسایدی گەلی کورد بکرێ ئەسلی قەرەبوو چییە بۆ یەکەشگە جورئەت نەکە ئەم تاوانە ئەنجام بداتن دووش بۆی تو حیمایە ئەو پێکهاتە بکەی جارێک کە تاوانی کۆمەڵکوژی دەرحەق ئەنجام دەدرێتن کوردستانیان کە مەسڕن ئەم کێسانە لە چارچێوەی عێراق و لە چارچێوەی ئەقلیم و لە چارچێوەی دەوڵیدا بیناسیێنێتن بۆوەیە بپارێزرێتن چونکە دیتمان بە پێی تەسەلسولی تاریخی لە 40 ساڵی ڕابردوو هەر 10 ساڵ جارێک 1 تا 2 هەندێک جار 3 جار کۆمەڵکوژ گرینە دووەمینیشیان ئەوەی کە داعش بەسەری ئێزدیەکان و پێکهاتەکانی لەشتینەی ناو ئینە و ئەگەر هات بە داعش گەیشت بە پارێزگایەتەکانی تری هەرێمی کوردستانیش هەمان کۆمەڵکوژی ئەنجام دەداوە ڤایرۆسی کۆرۆنا کاری تیمی پارێزەرانی خاو کردوتەوە گەشتەکانی وەستاندووە بەڵام ئەوان بەردەوامن لە کارکردن و گەشتبینن بەبوونی ئەنجامی دڵخۆشکار لە وەرگرتنەوەی قەرەبوو لە 20 کۆمپانیای ئەوروپی چەک فرۆشی کیمیایی. ڕێکخراوەکانی
داکۆچی لە مافی کە سوکاری قوربانیانی کیمیابارانی هەڵەبجەش خۆیان نایشارنەوە کە بەهۆی فرەخاوەنی ئەوە نەتوانراوە تا ئەم ساتە کارێکی ئەوتۆ بۆ کە سوکاری شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە بکرێ تا بەڕامێکی دیکە هەموو لایەک لە خۆشییا بن خواتان لەگەڵ